لخزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست بم ئەم شەو هیوادارم کە بتوانین لەسەر 16 ئۆکتۆبەر کۆمەڵی قسە و باسمان هەبێت. عزیزان و خۆشەویستان، لێرەوە من وردە ئەچمە ناو کولی قسە و باسەکانەوە تەنها سەیرێکەکەم بزانم ئایا لایڤەکە ئەگایان نەتەواوە بێعیبە. خۆشەویستان، سەرەتا ئەمەوێ ڕوونکردنەوەیەکی کورت بدەم لەسەر ئەو نۆعە لە ئەخلاقی کۆمەڵایەتی و ئەخلاقی سیاسی کە بەداخەوە لە ناو کۆمەلگای ئێمە بە تەواوەتی لە گرێژە نەچووە. یعنی پارتی یەکێتی گۆڕان سەرڕای ئەوەی کە سێ باندن، سەرڕای ئەوە کە خاوەنی ملیارەها دۆلارن، سەرڕای ئەوەی کە دەیان و سەدان مێدیایان هەیە، بەڵام تەنانەت پیج و ئەکاونتێک بە یەشیێک و ئارام ئەحمەد ڕەوا نابینن، یەن لێ ئەدزن بە ناو ڕسمی ئەوە ئەچن پیجەکەنەوە قسە بە عەرز و ئاسمان ئەڵێ. بڕۆن سێری فەیسبوک بن خۆشەویستان، دەیان پیج هەیە، هەموو ئەم پیجانە بە ناوی منەوە بە ڕسمی منەوە دانیشی ئەمانە خەمیان قسە بە نیارەکانی خۆیان ئەڵێن. سیرەکە لەوایە ئەمانە خۆیان ئەو شەهامەتیان نییە کە بە ناو وێنەی خۆیانەوە بێن قسە و باسەکانی خۆیان بکەن، پەیامەکانی خۆیان بکەن، بابە جوێن ئەدەن بیدەن، ئەو نە ئازایەتیان نییە، یەن بە ناوی من و ڕسمی منەوە ئەوواکەن. من خۆم پیجێکم هەبوو لەم ماوەیە لە سێ ڕۆژی ڕاودا پیجەکەم دزرا بەڕاستی. ئەو پیجە کە ناوەکە ئارام ئەحمەد بە لاتینی و ئارام ئەحمەد بە ئەلفبای عەرەبی خۆی کە خۆمان بەکارهێنین، ئەوە لە دوو ڕۆژی ڕابردووە پیجی من نەماوە و هیچ ئیلاقی بە منەوە نییە خۆشەویستان، بەڵکو ئەو پیجە دزراوە و کۆتایی پێاتەوە و من پیجێکی تازەم کردوێتەوە کە لەوێ لە خزمەتان نابم. هیوادارم هەمووتان لایکەکانی خۆتان لەوێ بکێشنەوە و ئەو پیجە بلۆکەن و تەعامی لەگەڵا مەکەن ڕاستی، چونکە ئەوانە سەرچاوەی نادیارە، ڕەنگە خەڵک نامیان بۆ بنێرن وا بزان منم بۆیە من مەسئول نیم لێ لە حقەتە. ئەم پیجەش ئەوەندە ساختە چییە هەڵ ئەسێ بۆ ئەوەی کە بتوانێت ئەوە نییە هین بکات مەسەلەن لایک و ئەوانە زیاد کە هەڵ ئەسێ هەرچی نووسی من ئەینووسم یەکسەر کۆپیەکە دای ئەنێ لەوێ ئەلەساس ئەمە پیجی ئارام ئەحمەدە بۆ ئەوەی کە لایکەکانی زیاد بکات و ئەو کاتە بچن بە پارە بیفرۆشن و شتێکی ئاوای لێ بکەن. لەسەرێکیشەوە بەڕاستی من بۆ خۆم هەست بە شانازیەکەم کاتێ ئەبینم کە کۆمەڵێک خەڵک بە ناوی منەوە بە ڕسمی منەوە ئەتوانن پارە پێیا بکەن، بەڕاستی ئەتوانن پیج برن، پیج بدزن، پیج دروستکەن، نووسینەکانی من، شیعری من، لایڤی من، هەموو ئەمانە برن لە پیجەکانی خۆیانەوە بە ناو ڕسمی منەوە بڵاوکەنەوە بۆ ئەوەی لایک پیاکەن و لە دوایە ماڵپەینەکان پیجەکان بفرۆشن بە دووسێتە دەدار بۆ خۆیان بیخۆن. بەڕاستی من لەوێشە بۆ من جێگەی شانازیە کە ئەوانە هێندە بچووک و بێقیمەتن تەنانەت لە ئیسفادە لە ناوی من و لە قسەکانی من و لە نووسینەکانی من ئەکەن و بە ناوی منەوە بۆ خۆیان ئەتوان دوو فلس پێیا بکەن. بەڕاستی کارێکی ئینسانیشە بۆ خۆم ڕاستیەکەی کە وەختی ئەبینم کۆمەڵی خەڵک بە بۆنی من دانیشێن دەسەکەوێ ئەبێش زۆریش گوێ نەدێنێ. بەڕاستی ئەمانە خۆیان هیچ نین، کاتێک کە خۆیان هیچ نین ئیتر مەجبورن کە ئەو کارە بکەن. بەڕاستی کەس گوێ لە خۆیان ناگرێ، سەد بابەت بنووسێ ئاسڵەن کەس لایشی ناکە، کەس کۆمنتی بۆ نانووسێ، حسابیان لەسەر ناکە، بۆیە ئاوا ڕستوان. بەڕاستی ئەوە بۆ خۆ بەڕاستی بۆ من جێگەی شانازیە. خاڵشی بچووکی تر کە ئیترەچمە سەر قسە و باسەکان ئەسڵیەکانی خۆم ئەوەیە کە عەزیزان گۆڕان بزوتەوەی گۆڕانی گردەکە لە هەڵوەرینایە. لە هەڵوەرینایە بۆ مانایی کە ڕۆژ نییە گروپێک وازی دێنەهێنێ. ئەوەی کە ئێستا لەگەڵ بزوتەوەی گۆڕان کارەکە تەنها بۆ پۆست و بۆ پارەیە. کۆمەڵی خەڵکن ئێستا کە لە گردەکەن بەیانی ئەچن پۆستەکان وەرەگرن لە لای نێشیلەوان و مەسوول و ئەلەم بابەتانە هەمووی بۆ پۆست و پارەیە. بەڕاستی هەر کەسێکیشیان ئەبینی ئەمانە دەستی بە پۆستەیەکە دەسەکە بە دزی و جەردەیی. هەرچی جوێنفرۆشی ناو سۆشیال میدیا هەیە پۆستە ناو گۆڕانە وەرەگرێ بە جوێندان و بە سوکاتی دەیان بەڵگەم لەلایە. بەڕاستی خۆشەویستان، حەمەی شێخێکە بوو، حەمەی شێخ وەهاب کە پێم وایە ئەندامی ئەنجومەنی سلێمانیە ئەوە لە بەسەر دزیەوە گیراوە. خۆ دزی تەنها بۆ خۆی نەکردووە، 10 ملیۆن دۆلار دزاوە بە وەرەقەی تەزویر لەگەڵ قار ناوێکە قاری ئیکرامێکیە لە فەرزی لە مەرزی سێلان بنە. ئەمانە پسوڵیان هەمووی ئەوە کردووە و تەزویریان کردووە بۆ پارە پێیاکردن و بۆ دزی و بۆ تاڵانی لە حقیقەتە. بەداخەوە بەڕاستی حرەکەتێکە ئێمە کارمان بۆ کردووە و زەحمەتمان بۆ کێشە، ئێستا کۆمەڵە دز و جەردە کاری لەسەرەکەن و ئەوانە ئێستا بۆ خۆیان ئەیخۆن. خاڵێکی تر
ئەمەی کە ئەمڕۆ لە بەغا ڕوویە لە بەرامبەر حەشدی شەعبی کە چووە سەر بارگایەکی پارتی و بنەماڵەی بارزانی ڕاستیەکەی نابێ بەلاتەنەوە زۆرچێکی عەجیب بێت بنەماڵەی بارزانی دەمێکەیە لە ژێر ناوی کودایەتی و ئاڵای کوردستانە هەڵوێست بە ئێمە فرۆشێ خۆشی خەریکی دزی و گەندەڵی و ڕاوڕوت و ئالم بابەتانەیە ئەبێ ئەوە بزان ئاڵای کوردستان هیچ نییە خۆشەویستان هەتاوەکو تۆ دامێشی خەمی بۆ بخۆی پارتیش خۆی حساب بۆ ئاڵای کوردستان هەر ناکە بەڵام بۆ ئەوەی کە سەرنجی ئێوە ڕابکێشێ بۆ ئەوەی بڵێ کاکە ئای ئاڵاکە و کوردایەتی ئەمە و ئێمە ئاڵاکەمان و ئەلم بابەتانە یەک کۆمەڵێک قساکە بۆی ئیحساسی تۆ بجوڵێنێت و لەسەر ئەم مۆزوعانە بێتە جواب و ئەمانە بکەی هەر ئێستا کە ئەمڕۆ بارگای پارتی سوتاوە لە بەغا دڵنیابن کە حەشتی شەعبی لەگەڵ بنەماڵەی بارزانی ئاواوەکو براوان و ڕێکن باشە تۆ نان نییە بیخۆی 6 مانگجارە نی موچەتێنێ خەفەت بۆ چی خۆی ئاڵایان سووتان و ئاڵای کوردستان و دنیا کاول بۆ جاوچێ باڵا پڕێ بڕۆ ئەمڕۆ سەد ئاڵا دروستکە بەڕاستی پاشان خۆیان پیاو بوونایە بارەکەی خۆیان بارەکانی خۆیان بپاراستایە بەڵام ئەو پیاوە نەبوون ئەگەر لقی شوار بواە لە سلێمانی گەنجانی سلێمانی ئایا بەرفیشە لە هەولێر پیاو نارە بچۆڵێتەوە ئێنە بەرفیشە ئێباونش لە بەغا پیاو بوونایە بەڵام بنەماڵەی بارزانی پارتی هەمیشە هەروە بوون پشتێن پان بوون لەسەر جادەی قیرا بەڕاستی لە تەنگانەیشە کونەمشتیان لێبێ بە قەیسەری ئەوەتەی بنەماڵەی بارزانی هەیە لە مێژووی ئێمە یا خۆشەویستان لە هەموو تەمەنیا یەک فیشەکی بەداژکەرەوە نەناوە هەمیشە شێری ماڵەوە ڕێوی دەرەوە بەڕاستی ئەمە ماهێتی پارتی بنەماڵەی بارزانی بە تەمەنی خۆیان باشە بۆ کوڕی کورد ئازان بەڵام لە دەرەوەی ماڵی کورد بەڕاستی هیچ شتێک نین و هیچ قیمەتێکیان نییە عەزیزان و خۆشەویستان جا سەیرەکە لەوە یعقوبا تاڵەبانیە لە چی سوتاندنی بارەگاکانی پارتی قبوڵ ناکەن چا قبوڵی ناکە چێکی چیەکە قبوڵی ناکەی فەرموو قبوڵی مەکە فەرموو بڕۆ دەبێ ئاو خۆرەوە لە گردی سەرین بەگەوە بە پێ بڕۆ بۆ گۆیژەوە وەرەخوارە بۆ لوتکەی گۆیژ چی پێکەی تۆ ئەی بۆ مەسعود بارزانی دوو ڕۆژ بەر لە ئێستا کە 16 ئۆکتۆبەر بوو وتی خاک فرۆشەکان چرکە لێوە نەهات خاک فرۆش بە کێ وت خۆ بە تۆی وت خۆ بە پاڤێڵی براتی وت خۆ بە بنەماڵەی تاڵەبانی وت بە کێ و خاک فرۆشی 16 ئۆکتۆبەر بە ئێوەی نەوتووە ئەی بۆ نەپیاوەبی جوابی ئەو مەسعود بارزانی بێتەوە بەڵام بۆ پارتیەکە هیچ جواب و جوابیەوە لە پێناوی پارەیە بەڕاستی وەڵای قوبات بە شەرەفم تۆ هەموو شتێک شەرمەزار کردووە بەڕاستی باشمە سەر ئەستی قسە و باسەکان خۆشەویست لەسەر مەسەلەی 16 ئۆکتۆبەر کۆمەڵی قسە و باسان بۆ بکەم با سەرەتا لە قسەکانی مەسعود بارزانی دەست پێ بکەین لە یادی 16 ئۆکتۆبەرە مەسعود بارزانی وتی هەرگیز زامی خاکفرۆشانمان بیر ناچێتەوە این جاڵەیە بەڵام لە خیانەت بەزامتر ئەوەیە کە گەل خیانەتکار سزا نادات ئەمە قسەی مەسرووری کوڕی مەسعودی کوڕەزای مەلا مستەفا بوو کە دوێنێ لە دەمیەوە هەڵی وەران لە یادی 16 ئۆکتۆبەرە بەڕاستی عەزیزان خۆشەویستانی من نازانم مەسعود بارزانی چۆن لە ڕوویەک باسی خاکفرۆش ئەکات من لەوەی تێناکەم خۆشەویستان ئەبێ پرسیارەکەمان ئەوە بێ بۆ لە کووردا هەیە بەڕاستی لە بنەماڵەی بارزانی خاکفرۆشتر بۆ بستێ خاچی کوردستان ماوە بنەماڵەی بارزانی مەسرور و مەسعود و مەلا مستەفا و هەموو ئەمانە بە درێژایی ئەم مێژووی 100 ساڵە نەیان فرۆشت بێ ئەی کێ بوو نیشتیمانێک سەدان هەزار چەکدار بە یەک ئاش بەتاڵ بە شاو ساواک فرۆشت و دەیان ملیۆن دۆلاری ئەو سەردەمانەی دزی لە ساڵی 75 مانگی پێنج مەگەر باپیرەی تۆ مەلا مستەفا نەبوو کاکە مەسعود بارزانی ئەو نەبوو ئەی باوکەی نەبوو ئۆردووی بەعسی هێنایە سەر هەولێر و زیاتر لە 1650 کوردی کوشت شان بەشانی حەرەت جمهوری و گاردی کۆماری بەعەس دەیان ژن و کچی کوردیان ئیغتیساب کرد مەگەر ئێوە نەبوون بەڕاستی ئێوە سنووری هەرچی بێشەرمی هەیە تێتان پەڕاندووە بەڕاستی تێتان پەڕاندووە ئێوە مەگەر باوکت و ئیدریس بارزانی نەبوون پێش پای پازارانە کەوتن بۆ سەر کوردانی ڕۆژهەڵات بس بە بستی خاچی پیرۆزی کوردستانیان تەسلیمە کرد بە ساواک و باین عەفو بە ئیطلاعات و بەس پای پازاران خۆ ئەمانە دوێنێ بوو کەس بیری نەشۆتەوە بەڕاستی هەر دوێنێ بوو شان بەشانی جەندەرمەی تورک شەڕی کوردانی باکوورتانە کرد شەڕی پەکەکەتانە کرد ئێوە
بەڕێز گریلاتان شەهید دەکرد تەرمەکەیتان ئایەوە بە میتی تورکیا ئەتانایەوە بە جەندەرمەی تورک هەتا چەندین گریلاتان بە زیندوی تەسلیم کردوێتەوە بە تورکیا راپۆرتان لە ئەبوڵا ئۆجەلانەیە بۆی کە تورکیای ئەعدامی بکە باشە ئەمانە هەمووی فاکتە خۆ تۆ ناتوانێت قسە لە بکەیت و بڵێ کاکە خەڵک ئەوە نەکات مەگەر مەسوور بازانی ئێوە نەبوون خۆت و باوکە نەبوو ناوچەی شەنگاڵتان فرۆش بە تورکیا و داعش و سەدان هەزار کەس لە یەزیدیەکان ئاوارە بوون و هەزاران ژن و کچی کورد اغتساب کرا وەکو جاریە فرۆشران لە بازاری دنیای عەرەبیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەگەر ئێوە نەبوون مەگەر ئەو خاکە کوردستان نەبوو بەبێ ئەوەی یەک فیشەک تەقێنن 8,000 ڕاکەڤانی ڕاتان کردەوە بۆ هەولێر لە هەولێر جامانەکانتان بادا ئەتان و بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی ئەی بۆ ئەو خاکەتان تەسلیمی داعش و تورکیا کرد مەگەر ئێوە نەبوو شان بەشانی جاژمەرگەی ڕۆژ لەگە جەندەرمەی تورکا کێشەتان بۆ ڕۆژ ئاوای کوردستان دروستە کرد شەڕتان لە شەڕتان پێفرۆشتن حەساتان ئەخستنە سەر کێ بوون ئەوانە کردیان من بەڕاستی نازانم ئێوە چۆن لە ڕووتان دێ باسی خاکفرۆشیەکەن نازانم بۆ مەگەر لە کووردا لە مێژووی کووردا بنەماڵەیەکی تر گروپێکی تر حیزبێکی تر هەیە وەکو ئێوە بەڕاستی خاکفرۆش بێ بەڕاستی کوردفرۆش بێ شک نابم لە حەقەدا کەسیش ناتوانێت شکی بەرێ خۆشەویستە بۆ هەر ئێستا کە من ئەم قسانە ئەکەم دوهۆک هەموو ناوچەی دوهۆک و بادینان هەموو هەولێر تەسلیم نەکراوە بە تورکیا بۆ تورکیا لێ دەسەڵاتدار نییە لەوێ حاکمی مطلق نییە بۆ ئێوە لە مێژوودا سەدان کوردی ڕۆژهەڵات و باکوورتان بە زیندوی یان بە شەیدکراوی تەسلیمی میت و ئیطلاعات و ئەمانە نەکردوتەوە پارەکەیشان وەرنەگرتووە بیخێنتەنکەی جیرفانتان حەقی ئەو هەموو خوێنە ئەو هەموو کوردەکە فرۆشتانە ئەمە مێژووی ئێوەیە مەسوور بازن ئەشهەدوو بۆ مێژوو ئەڵێم یەک قسەی مەسوور بازانی زۆر ڕاست بوو ئەو قسەیە ئەیخەمە ناو دوو قەوسەوە ئەڵێ گەل سزای خیانەتکاران نادا ئەو قسەی مەسوور بە دەقیقی بەڕاستی وایە وەڵڵی حەقە بە ئاوی ئاڵتون بنووسێتەوە چونکە بەڕاستی گەل سزای خیانەتکاران نادا ئەگەر گەلی کورد هوشیار بایە و ئەگەر سزای خائینان و گەلفرۆشانی بدایە ئەوا دەبوو یەکەم کە سزای مەلا مستەفای بدایە وەک خائینێ وەک گەلفرۆشێ باشە و ئەبوو ڕێگە نەدرایە لە بلۆبازانش بنێژێت باشە ئەگەر بەڕاستی خائینان سزا بدرانایە دەبوو تۆ باوک و بنەماڵەکەت ئەسڵەن جێگەتان کوردستان نەبووایە باشە بەداخەوە ئەگەر گەلی کورد ئەمەندە هوشیار بوایە و سزای خاکفرۆشانی بدایە دەبوو سزای مەلا مستەفای باپیرتی بدایە کە لە 75 ئاشبەتاڵی کرد کورد و نیشتیمانەکەی هەڕاش کرد و فرۆشتین ڕۆی بۆ لای شابان و لێشۆ بۆ ئەمریکا تێتەقان باشە دەبوو باوکت و مامە دادگایی بکرانایە کە پێش پازار کەوتن خاکی ڕۆژهەڵاتی کوردستانیان مەتر بە مەتر ئەفرۆش بە ئیطلاعات و سوپای پازاران و گروپەکەی خاڵخاڵی بەداخەوە بەڕاستی بەداخەوە کە گەلی کورد سزا نادا سزای خائینان نادا سزای گەلفرۆشان نادا لە حقیقەتە خۆ ئەگەر گەلی کورد سزای خائینانی بدایە و سزای خاکفرۆشانی بدایە دەبوو باوکە لەسەر سیوێکی ئاپ کە گەورەترین خیانەتە لە مێژووی ئێمەیە شار بەدەر و وڵات بەدەر بکرایە دەبوو تا دەمرێ لە زیندانا بۆیە بەڕاستی بەڵام بەداخەوە کە ئەوەیە کێشەکەی ئێمە کە گەل سزای خائینان نادا سزای گەلفرۆشان نادا سزای کوردفرۆشان نادا بەڕاستی بەداخەوە ئەگەر گەلی کورد سزای خائینان و خاکفرۆشانی بدایە دەبوو سزای باوکی بدایە کە داعش و تورکیای هێنایە ناوچەی شنگاڵ و ئەو ناوچەی و یەزیدیەکانی فرۆشت بە تورکیا بووە بەداخەوە من دەڵێم ئەو قسەی تۆ ڕاست باشە ئەگەر گەل بەڕاستی سزای خاکفرۆشی بدایە دەبوو لە فرۆشتنی بادینان و هەولێر بە میت و بە تورکیا گەورەترین سزای بنەماڵەکەی تۆی بدایە بەڕاستی داخەکەم کە گەل بەڕاستی سزای خائینان نادا بەڕاستی سزای خاکفرۆشان نادات دەردەکەی ئێمەش هەر ئەوەیە دەردەکەی منیش هەر ئەوەیە بەڕاستی کە بەداخەوە گەلی کوردی ئێمە تەبیعەتی ماسی هەیە دەدەکە بە لە ئێسای بیرەچێتەوە
باشە ئەگەر بەڕاستی گەلی کورد سزای خائینانی بدایە سزای ترۆریست و پیاوکوژی بدایە دەبوو سزای تۆی بدایە مەسعود بارزانی لەسەر تیرۆرکردنی سەردەشت عوسمان سۆرانی مامە حەما عەبدوستا شەریف وەرداد حسێن و دەیان کەسی تر کە بەچنی خوێناوی تۆ ترۆر کراون و کوژراون باشە ترۆر کراون باشە دەبوو تۆ سزا بدایتایە نەک ئێستا دانیشی سەرۆکی حکومەت بیت و قسەی زل بەم عالەمە بفرۆشیت باشە یا سزای باوکی بدایە لەسەر سیوێشی ئاب باشە لەسەر نۆکەرایەتی بۆ تاران بۆ ئەنقەرە بۆ دیمەشق بەڕاستی داخەکەم گەلی کورد سزای خاتفرۆشان نادا سزای خائینان نادا بەڕاستی دەنا دەبوو تۆ باوک و باپیری خاتفرۆشت کونە مشتان لێ بووە بە قەیسەری دەبووە کورد بە شوێنتان نابگەڕایە بۆ ئەوەی سزاتان بدا لەسەر ئەم هەموو خیانەتە کە بە گەلەکەی ئێمەتان کردووە لەسەر ئەم هەموو خاتفرۆشیە لەسەر ئەم هەموو کوردفرۆشیە بەڕاستی ئەو واقعەکەیە بۆیە کە بەڵێ منیش لەگەڵ تۆیان بەداخەوە کە گەل بەڕاستی سزای خائینان نادا سزای کوردفرۆشان نادا ئەگەر بیدایە ئەوە کە ئێوە ئاش بەتاڵتان کرد لە 75 جارێکی تر گەلی کورد نێش ئێوە بێنەوە لە هەولێرە حاکم ڕوو دەسەڵاتدار بن چونکە ئێوە گەلێکتان فرۆشتووە نیشتیمانێکتان فرۆشتووە ئاش بەتاڵتان کردووە ئێوە باشە لە دوای 75ەوە یەک فیشەکتان بە بەحسەوە نەناوە بە کوردەوە نەبێت ئەوە مێژووە لە خۆشمەوە قسە ناکەم هەمووی فاکتە بەڕاستی ئەمە ماهیەت و کرۆشی ئێوە ئەوە بۆیە لەسەر و ئەمەی شۆبا خوێندنەوەیەک بۆ هینکەین بۆ 16 ئۆکتۆبەرکەین خۆشەویستان ئەوە وەڵام بوو بە قسە و باسەکەی مەسعود بارزانی قەرارە مادی فەتاحیش ئەم شەو لەگەڵ ما قسە و باسکە هیوادارم کە بتوانێت کامێرە بنێرێت و منیش بزانم وەری بگرم بۆ ئەوەی کە هینکەم ئەوە بکەیت قسە و باسەکانی خۆی بکە کۆرە جوێنەکانی خۆتان ئەزانی چۆنە من هەمیشە وتومە کە بنەماڵی بارزانی و پارتی جوێنم PAN هاتی و ئەڵێ ئاورشین دڵمەکەن ئەمەنم پێخۆش کە جوێنم پێن ئەگەر پارتیەک بڵێ ئارا مەحموود کوڕی چاکە باوەڕتان هەبێ هەستەکەم کە ئەبێ شتێکم کردی بێ شتێکی ناشرین بۆیە وان پێڵێ ئەبێ ئیلا خراپێکم بوو بێ ئینا ممکن نییە ئەو پارتی وان پێ بڵێت بەڵام کە پارتی جوێنم پێدا بە پۆل ئەمەنم پێخۆشە ئەمەنم مرتاحم ئەڵێ دراوسی عومەر مرتاح ئەراوە با خوێندنەوەیەک لەسەر 16 ئۆکتۆبەر ئەوانە بکەین عەزیزان بۆیە خوێندنەوەیەک بۆ 16 ئۆکتۆبەر کە دوور بێ لە دەرەوەی عەقڵیەتی پارتی وێشێتی و دوور بێ لە مەسائلەی ڕق و قین و ئالەم بابەتانە و خوێندنەوەیەک بێ بۆ مێژوو لە حەقیقەتە دوور بێ لە کۆمەڵی ئەم غەوغاوەی پارتی و بنەماڵی بارزانی ئەوانە ئەیکەن و لە خۆیانەوە ئەیهێن و دوژمن داتاشن و ئەمانەکە لێرەوە ئەمێ کورد و کرمانچی بە ئێوە بڵێم عەزیزان 16 ئۆکتۆبەر بەرهەمی ڕیفراندۆمەکەی مەسعود بارزانی بووە بەم واتایە ئەگەر ڕیفراندۆم نەکرایە شتێک لە مێژووی ئێمە نەئەبوو بە ناوی 16 ئۆکتۆبەر باشە و دەنگێکیش لە هێرشی بەغا و لە هێرشی حەشتی شعبی کە ئێسا لەگە بنەماڵی بارزانیە ئاوان بەڕاستی نەدەبوو باشە بەر عەزیزان من لە بنەماڵی بارزانی دەمێکە تێگەیشتوم بەڕا لە واقع بنەماڵی بارزانی چونکە خۆیان خائینن چونکە خۆیان وڵات فرۆشن چونکە مێژوویان پڕپڕە لە ڕۆژی خیانەت باشە چونکە هەموو ساڵێ لە سیوێکی ئابە هەست بە شەرمەزاری و کەمی خۆیانەکەن ئەبێ مێژوێ دروستکەن بڵێن 16 ئۆکتۆبەریش هەیە و گروپێک کردویان و ئەمە خیانەتە بۆ ئەوەی کە بڵێن لانیکەم ئێمە سیەکمان کردووانی 16یان کردووە ئەمە ئەسی مۆزوعەکەی خۆشەویستە بۆیە ئەڵێم کاتێک دەڵێن 16 ئۆکتۆبەر بەرهەمی ڕیفراندۆمە و منیش وەکو ئارا مەحمەد ئەڵێم بەڵێ بەرهەمی ڕیفراندۆمە لە بەرامبەر ئەوەیان نییە کە لە ڕوانگەی بنەماڵی بارزانیەوە 16 ئۆکتۆبەر بەرهەمی گروپێکی ناوێچێتیە پێشەوانەکەیشی نییە بەڕاستی کە گروپی ناوێچێتی وێچێتەکان باسی ئەو مۆزوعەکەن باشە بۆیە ئەبێ هەمووتان بزان بە تایبەتی ئەو گروپەی دانووی لەگەڵ بنەماڵی بارزانیان ناکۆڵێ و لاسارە و حسابیان لەسەر ناکە بەڵام گروپەکانی تر لەگە بنەماڵی بارزانیان ڕێکن و کێشەیان نییە بۆیە لای بنەماڵی بارزانی بەندە بەوە لە حەقیقەتە لە ناوێچێتیە لە ناو گۆڕانە کێ لەگەڵ یان ڕێک بێت چی ئەکا بابیکە کێشەی نییە کێ لەگەڵ یان ڕێک نەبوو ئەوە ئاەتە بەرتیر ئەمە قاعدەی بنەماڵی بارزانیە باشە خۆ ئەگەر ئێستا بنەماڵی بارزانی کە بەو گروپاڵێن پیان ئەڵێن 16 ئۆکتۆبەر
ئەگەر ئەمانە لەگەڵ بنەماڵی بازانیا بوونایە ئێستا بە گروپەکەی تریانەوت بە نمونەیان و کۆسە ڕەسوڵ بەرهەم ساڵە 16 ئۆکتۆبری کردووە باشە ئاوایە بنەماڵی بازانی بۆیە هەمیشە دوژمن دروستەکە هەمیشە دوژمن ئەخورقێنێ بنەماڵی بازانی لە 100 ساڵامانەوەی عیلاقی هەبوو بەسەر مەسەلەی داتاشین دوژمن ئەگەر برای مەحموود نەبووە جەلال تەڵەبایی نەبووە نەشوام سەفا نەبووە فڵان فیسار و ئەمانە نەبووە بڕواتانە بێ بنەماڵی بازانی خۆی نەمابوو بەڵام تەمەنی درێژی بنەماڵی بازانی عیلاقی بۆ هەیە کە هەمیشە دوژمنی خورقاندوو ئەرەوەڵا خاڵیجان کەم جوێن برۆکا کە نازانم ئەوە کەم جوێن بە قوربانی بم ئەوەی کە بۆ منی ئەنووسی مەسعود بازانی مەسعود بازانی خواردی هەموو نێرەکانی بنەماڵی بازانی خوێندیان خواردیان ئەوە بۆ خۆشی ها بۆی وانە زانی بە پیاوتان نەزانیەوە عزیزان بنەماڵی بازانی لەسەر ئەساسی چەنە لەگەڵمیت و چەنە بە گوێمەکەی سیاسەت دەکات ئەمە قانونێتی باشە دز بە خائین بە کورد فرۆش بە نیشتیمان فرۆش بە لەگەڵ بنەماڵی بازانیا بی تۆ کوڕی چاچی باشە باشترین ئینسان بە لەگەڵ ئەوان نەبوویت ئەڵێ تۆ خائینیت ئەمە قاعدەی بنەماڵی بازانی باشە بۆیە ئەبێ هەمووتان ئەو ڕاستیە بزانن 16 ئۆکتۆبەر تاوانێکە لە مێژووی ئێمەیە بەغدا زائید بەشێک لە شیعەکان و زائید حەشتی شەعبی باشە لە کاتدانەوە بەرامبەر بە ڕیفرەندۆمە کردیان و دروستیان کرد باشە سێری ئەدەبیاتی پارتی بنەماڵی بازانی کە خۆشەویستیان هیچ کاتێ خۆیان لە قەرەی بەغا و شیعەکان و حەشتی شەعبی نادەن لەسەر مەسەلەی 16 ئۆکتۆبەر کە هێشیان تۆ سەر کەرکووک سەر ناوچەکانی تر هێشیان تۆ سەر پێشمەرگا ئەمانیان هەمووی کردووە قەت خۆیان لە قەرەی حەشتی شەعبی و شیعەکان و بەغا نادەن باشە کە لە ساڵ 51 خاچی کوردستانیشیان داژی کردوێتەوە ئێوە ئەیبینن هەموو ساڵێک ئەڵێ گروپێکی ناوێکێتی خاکەکەیان فرۆشتین و ئەلەمەکو زۆر خاکپەرست بن ئەی بۆ باسی ئەوان ناگەی کە ئیشەکەیان کردووە بۆ تۆ برای ئەوانەی کە ئیشەکەیان کردووە بۆ ئێستا تۆ برای حەشتی شەعبیت خۆ حەشتی شەعبی دەیان پێشمەرگەی کوشتووە لە مەتەقەی کردووانم بابەتانە ئەی بۆ باسی ئەوان ناکەی لە 16 ئۆکتۆبەر بنمونە بڵێ ئەو ئەمانە ئاوایان کرد باشە بۆیە عەزیزانیان خۆیان لە قەرەی ئەمە نایەن دێن باسی گروپێکە ناوێکێتیە باشە ئەمەش جۆرێکە لە ساختەکاری بەڕاستی جۆرێکە لە چی جۆرێکە لە داتاشینی دوژمن بەمانەی کەلیمە باشە لەگەڵ ئەوانەی کە هێرشیان کردووە سەر کەرکووک و سەر ناوچە جێناکۆکەکان و چی ئەمە داگیریان کردووە کوردیان کوشتووە یەک قسەی لەسەر ئەمانە نییە باشە بەڵام لە بەرامبەر کوردەکە هەیەتی لەگەڵ بەغایە بڕۆ سەیریان کە وەزیری خارجی هەیە دیان ئەندام پەرلەمانی هەیە عیلاقی لەگەڵ حەشی شەعبی هەیە لەگەڵ ئەوانی هێشیان لەسەر کەرکووک و کوردیان کوژ هەیە لەگەڵ هەموویانە عیلاقاتی هەیە پارتی بنەماڵی بازانی بەقەت خۆی لە قەرەی دوژمنایەتی بکەلەکان نادا بڵێ کاکە ئەمە حەشی شەعبی وای کرد ئەمانە وایان کرد ئەمانە ئێمەیان کوشت قەت خۆی لە قەرەی ئەمان نادا بەڕاستی باشە چونکە بۆ لەبەرەوەی بنەماڵی بازانی بە خاڵۆی خۆی فێرە ئەمە قانونی بنەماڵی بازانی بنەماڵی بازانی لە بەرامبەر داگیرکەرانە نرخی پوشێکی نییە عەزیزان خۆشەویستە باش ئەمە ڕاستی بنەماڵی بازانی بۆ لە مێژووە هەروایە لە حەقەت عەزیزان باشە سێریکەن عەزیزان لەم ڕۆژانە هەساوە پارتی و بنەماڵی بازانی ڕێکەوتنیان کردووە لەگەڵ بەغایە باشە بۆ تەسلیمکردنی ناوچەی شەنگاڵ بە حکوومەتی عێراقی کە ئەوان بڕێ بە حکوومەتی عێراقی چییە حەشتی شەعبیش بەشێکە لە حکوومەتی عێراقی یاساییە بوونی هەیە هێزی هەیە باشە هەساون لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێکەوتووە بۆ ئەوەی ناوچەی شەنگاڵ تەسلیم بکرێت بە حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقی ئیدارەیەکە و ئەو بەڕێوەی بێت باشە ئێخۆ ئەمەش بەشێکە لە کوردستان خۆشەویستە فەرقی شەنگاڵ و کەرکووک چییە هەردووشیان بەشێکن لە کوردستان بۆچی پارتی و بنەماڵی بازانی هەر ئەسێ لەگەڵ بەغایە ڕێئەکەوێ بۆ ئەوەی کە ئەوە بکە بۆ ئەوەی ناوچەی شەنگاڵ بەغدا بەڕێوەی بەرێ تەنها لەسەر لەبەر یەکشت تەنها لەبەر یەکشت زۆر بەلایەوە ئاساییە و جێگەی شانازیەکە عەرەبەکان لە بەغا و شیعەکان حەشتی شەعبی کورە پازارێکی ئێرانی میتی تووشی بێت ناوچەی شەنگاڵ حکومداری بکە بەڕێوەی بەرێ بەس پەکەکە نەبێت بەس کورد نەبێت باشە ئەمەیە بنەماڵی بازانی بۆیە هەڵ ئەسێ لەگەڵ بەغا ڕێئەکەوێ ئەڵێ ناوچەی شەنگاڵ و تەسلیمەکەین و خۆن ئیدارێکە لەبەرەوەی ئەو گروپانەی کە ئێستا ئیداری ناوچەی شەنگاڵەکەن نزیکی پەکەکەن لە حەقەتە تێگەی ئەمەیە کێشەی پارتی بنەماڵی بازانی خۆشەویستە ئەگەر ئێستا یەکێتیش لەوێ بەڕێوەی بدایە لەگەڵ بەغا هەڕێکەوت گۆڕانش بە بەڕێوەی بدایە لەگەڵ بەغا هەڕێکەوت مهم نییە بۆ بنەماڵی بازانی باشە مهم نییە بەڕاستی ئەگەر کەرکووک ئێستا یەکێتی بەڕێوەی بەرێ پارتی ئەیفرۆشێت باشە ئەگەر گۆڕان بەڕێوە بەرێ ئەیفرۆشێت
ئەگەر خۆی حاکمی نەبێ ئەمە قاعدەی بنەماڵی بارزانانی بەیانی هەولێر و بادینان خۆشەویستان ئەگەر خۆی حاکمی نەبێ ئەیفرۆشێ بە تورکیا بی ئەم لەوە ئەیفرۆشێ باشە باش بۆیە هەساوە لەگەڵ بەغایە ڕێیەکەوێ ئەڵێ ئێمە ئامادەین وەرن ناوچەی شنگال خۆتان حکومڕانیکەن خۆتان بەڕێوە بەرن تەنها لەبەرەوەی کە لە پەکەکە بدا چونکە کووردە تەنها بۆی کە لەو هێزانە بدا کە لە پەکەکەەوە نزیک باشە گرنگ نییە لای پارتی بنەماڵی بارزانی با حەشتی شەعبی بێ بەڕێوەی بەرێ با پاسدارێ بێ با تورک بێ با هەچێ بێ بەش کورد نەبێ باشە ئەمە ئیشی بنەماڵی بارزانی خۆشەویستە هەمان ئەو چەمکەیە کە ئێتیز بارزانی کاتی خۆیەتی ئەگەر شۆڕشم پێ نەکرێ ئەوە شۆڕشم پێ تێکەدرێت ئەمە لەو ئەقڵەوە بەڕاستی سەرچاوی گرتووە عەزیزە مادام پەکەکە ئیتیجاهی پەکەکە لە ناوچەی شنگاڵە باڵا دەستە و ئەو گروپانەی بەڕێوەیە بن سەر بۆ ئیتیجاهن بانەمێنێ ئەمە بە حەشی شەعبی بێت شنگاڵ بەڕێوە بێ ئەمە کلۆکی بنەماڵی بارزانیە ئەمە ماهیەتی بنەماڵی بارزانیە بەڕێزان بە درێژایی مێژوو هەروە بوون ئەم بنەماڵەیە خۆشەویستە ئەڵێ ئەگەر خۆم حاکم نەبم هەموو شتێک ئەفرۆشم ئەمە یاسای بنەماڵی بارزانی بۆ ئەم مۆزوعەیش بەڕاستی هەروایە بکەرە عەسڵیەکە تاوانبار ناکە کە حکومەتی بەغایە عەبادیە مالیە هینای شێکورە حەشی شەعبیە ئەمە نە هەر لە گروپێکی ناوێشێتی خیانەتیان کردو ئەوەی کردو ئەوەی کردوا بە خیانەتەکە تۆ خۆ کردوتە کاکە یا هەردووتان کردوتانە بە یەکێتیش و بە بنەماڵی بارزانیش باشە کە پێشتر ئێوە لە دوکان ڕێکەوتنتان کردووە بە یەکەوە ڕێکەوتون کە چی بکەن و چی نەکەن دوجاریش عەبادی لەسەر تیڤی وتی کە هێزی ئێمە بۆ کەرکووک هاتووە لەگەڵ بنەماڵی لەگەڵ مەسعود بارزانی ڕێکەوتنمان کردووە پێشتر 400 ملیۆن دلارمان داوە بە مەسعود بارزانی و ڕێکەوتنمان هەیە بە هەموو مانایە لەگەڵ مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێم کە دوای شەڕی داعش ئێمە ئەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆمان و ئەمریکاش بۆچی قسەی نەکرد لەبەرەوەی ئەمریکایش بە کەسێکی ناوی چێتەکانی وتبوو کە پارتی لەگەڵ هینا ڕێکەوتووە لەگەڵ عەبادیە ئەوەیە ڕێفراندۆمێک کراوە دنیا دژی بووە ئێران و بەغاشی عەکاتۆ سەرخەت و ئەمریکایشی لەگەڵا بووە دژی ڕێفراندۆمەکە بووە و هیچ هەڵوێستێکی نەبوو لە بەرامبەر لە شکێشەی عێراقا چونکە بە نامەیەک مەسعود بارزانی ئاگادار کردەوە کە وازە ڕێفراندۆمێک بان ئەو وازی نهێنا کەواتە مۆزوعەکە بۆ خۆی ڕوون نەبووم کەسێ جا ئەگەر کەرکووک و لە ساڵ پەنجاوێشی خاشی هەرێمی کوردستان داگیر کراوە ئەوە پارتیوێکێتی خوان خۆڕاگریان نەکردووە مەسعود لەگەڵیان ڕێکەوتووە کاکە باوەڕتان هەبێ عەزیزان ژێربەژێر کراوە ئەم بارەگا سوتاندنەی ئەمڕۆی بەغدا حەشتی شەعبی لەگەڵ بنەماڵی بارزانی ئاوا بەیەکەوە کردویانە بۆ ڕاگەشانی سۆزی خەڵک بۆ بنەماڵی بارزانی ڕەنگە پارێشیان نابێ بنەماڵی بارزانی چونکە بارەکەکە یەک کەسیتیان نەبوو چۆڵیان کردووە بارەکەکەیان ڕەنگە پارێشیان نابێ بۆ دروستکردنی ئەو سیناریۆیانە ئەمە ماهیەتی بنەماڵی بارزانی ئەژینا لەو کاتەیە عەزیزان خۆشەویستان مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بۆ خۆی نیشی لەوان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بووە دەستگای ئاسایش و پاراستن هەمووی بەدەستی مەسعود بارزانی ئەو سەرۆکی بووە و سەرۆکی هێزی پێشمەرگەش هەر مەسعود بارزانی بووە ئەی بۆچی شەڕتان نەکرد بۆچی لە ساڵ پەنجاوێشی خاچی کوردستاندان بەجێهێشت بۆ حەشت خۆ ئەگەر حەشت بویستە هەولێری داگیرە کرد بەڵام ڕێکەوتنی لەگەڵ ئێوە هەبوو بۆیە نیکرد بۆ شەڕتان نەکرد مەسعود بارزانی بۆ هێزن ئەوێکێتی چای دەراخی ئەو گروپە خیانەتی کرد لەوانیش مەدا فەسح مەکردن ئەمانە کەچیان فڕۆشە ئێمە ئەوواکە بۆچی نەتان کرد دێبا مەسعود بارزانی تۆ وەکو سەرۆکی هەرێم و سەرۆکی هێزە چەکدارەکان هێزی کۆکردایەتەوە بوو بردایە بۆ شەڕ دژی حەشتی شەعبی بزان ئەو پیاوە بیت چونکە بەلەوە لە کاتی ڕێفراندۆمەکە قسەیەکی تۆم بیرە ئەوت خۆم ئامادەم لە کەرکووکا کوڕان و کوڵان شەڕکەم ئاخر تۆ شەڕی چیت مەسعود بارزانی تۆ لە گەنجیا شەڕی نەکردووە ئێستا شەڕەکەی کاکە وەڵڵی مەسعود بارزانی بە شەرەفم لە تەمەن تا فیشێک بەلا تا ویزەی نەکردووە با باش بیزانی ئەو ناسم چ پیاوێکی بنەماڵی بارزانی کەی پیاوێتی هەڵکەوتووە کاکە لەکوێ پیاوێکی قارەمان لە ئێوە هەیە کاکە وەڵڵی تێتان هەڵنەکەوتووە بە حەیات باشە بۆیە عەزیزان لەم هاوکێشەیە پارتی بنەماڵی بارزانی بە هیچ جۆرێ باسی هێرشی حەشد و بەغا و ئەمانە ناکە خۆی خەریک کردووە بە شەڕی گروپێک ناوێکێتی لەبەرەوەی ڕقی لێیانە ئەگەر بەیانش ئەو گروپە لەگەڵیان ڕێکەوێ ئەوە یەک قسەی نییە لەسەر ئەم مۆزوعە با باش بیزانن چونکە کاتی خۆی ئەیانوت خائینانی شانزەی ناویشی ئەم هینا ئەم مانگەی خۆمان وەڵا کاکە ئەمانە خائین ئەوەن و لەگەڵیان دەرەنشین لێخۆی لەو کەسانە قوبا تاڵەبانی بوو وین عەفو پاڤێڵ تاڵەبانی بوو ئەی بۆ لەگەڵی دانیشتی مەسعود بارزانی دروەزم بۆ دانیشتی
ئەمە ڕاستیە خۆشەویستە. بۆیە لێرەیشە لەسەر مانتەقێکی تر قساکەم. ئەزانم من و ئێوە هەمومان دژی ڕیفراندۆم بووین خۆشەویستە. لەبەر ئەوە نەبووە کە ئێمە بڕوامان بە ڕیفراندۆم نەبێت. بڕوامان پێیەتی، بڕوامان بە جیابوونەوە هەیە، بەسەر بەخۆی هەیە، بە هەموو هەیە، برێژان بەیەکەوە ژیانی شەیە لەگەڵ ئەگەر لەسەر ئەساسی هەوێ ئینسانی بێ، هەمومان بەیەکەوە بۆ خۆمان بژین. بەڕاستی. لەبەر ئەوە نەبووە کە ئێمە ڕقمان لە ڕیفراندۆم بێ یا قبوڵمان نەبێت، بەڵکو لەبەرەوە بووە کە کاتی نەبووە، زەمینە سازی بۆ نەکراوە، کورد یەکگوت و خاوەنی یەک گوتار نەبووە، ئابوووریەکەی کورد سفر بووە بەڕاستی، بەرهەمی ناوخۆی سفر بووە، سەنعەتی سفرە و بەرهێنانی سفرە، هێزی عەسکەری سفرە، ئاسایشی سفرە، هەموو شتێکی سفرە. هیچ گەلێک بەم حاڵەوە ناتوانێت بەڕاستی سەر بەخۆی هینکات، سەر بەخۆی بەدەست بێنێت. تۆ 30 ساڵ ناتوانێت هەنگاو بنێی کەواتە ناتوانانی ئەمەشکەی لە حەقیقەت. بەڵام لەسەر ئەمەیشەوە کاتێ مەسعود بازانی یا هەر کەسێ هەڵ ئەسێ ڕیفراندۆمێک ئەکا هێشتا مافی خۆیەتی، من لەگەڵی نیم، بەڵام مافی خۆیەتی، چاک یا خراپ وەلو ئێمە باجەکەیماندا. باشە کاتێکیش کە ئێمە ئەڵێین خەتای ڕیفراندۆمەکەی مەسعود بوو، بە تەنها ئەم قسەیە ناکەین، بەڵکو باسی بەغدا و شیعەکان و حەشی شەعبی و هەموو ئەمانە ئاکەین. باشە مادیجان با قسەکەم تەواکەم ئێستا لەگەڵما بە باشە؟ باشە بەساقەوە. ئەوە کاک مادیشمان لەگەڵایە بەداخەوە ڕەنگە بە کامێرەکە نەیتوانی بێ بۆیە لە ڕێگەی هینەکەوە قسە ئاکات. خۆشەویستە. بۆیە ئەگەر بە عەقڵی سەلیم ئێمە قسە بکەین با ڕیفراندۆم بکرێ. ئەمە بەڵگە نییە بۆ ئەوەی کە ئێران و بەغا و حەشی شەعبی و سوننە و دار و بەرپەلامار بدا بڵێ وەڵا ئێوە ئەم کارە بۆچیەکەن. باشە ئێمە بەوەی کە ئەڵێن ڕیفراندۆم خەتای مەسعود بازانی بووە، دوژمنی دەرەوەمان لەبیر چۆتەوە لە واقعە. باشە بەوەی شەوە بنەماڵی بازانی ئەڵێن 16 ئۆکتۆبەر خەتای گروپی ناوچێتی بووە، دیسان دوژمنی لەبیر چۆتەوە، بەڵام ئەوە بەرناوایکە، بەڵام ئێمە بە بەرنامەنە ئێمە لە بیرمانە ئەو تا من باسێکم لای خەتا باسێکم ئەو تا من ئەڵێم بەڵێ خەتای مەسعود بازانی بۆ کە ڕیفراندۆم کرا ئەوە سەعاوای لێها، بەڵام ئەمە وەرەقەیەکیش نییە بۆ ئەوەی کە حەشی شەعبی هێرشکا سەر کوردستان. باشە یا سەر کەرکووک یا سەر شوێنێکی تر. باشە ئەمە ڕاستیە. لەسەر ئەمەی شەوە من درێژی ناکەم و کاگمەدیشم لەگەڵایە پاشان زۆر باسی ئەوەکەن کە کەرکووکمان دەستداوە. باشە بۆچی دەستینێن کەرکووک؟ بۆچی ئێوە کەرکووک لە دەست نێن؟ بەس با من تێبگەم. ئەو ساڵانەی کەرکووک لە دەست پارتی وێکێتیا بوو، ئێوە چیتان کرد بۆ خەڵکی کەرکووک زەحمەت نەبێ؟ جگەر لە تەعداکردن لە ئابڕووی خەڵک، جگەر لە سەرانە سەندن، لە دزی، لە تاڵانی، لە خەڵک ڕفاندن، لە ژن ڕفاندن، لە کژ ڕفاندن لە ماڵە عەرەبەکان. باشە هەش کەسێک پارەی هەبووە ئەشن سەری ئێوە پارەکەتان لێ سند و دزیتانەکە لە کەرکووک کاکە. شت نەما ئێوە تعدا لە خەڵکی کەرکووک و لە خەڵکی عەرەبەکان نەکەن. لە جەلەولا سوێن بەخوا پێشمەرگەی پارتیەکێتی ساژ و کشی خەڵکە بوون هەر بەس زۆر تعدایان لێکرد کاکە. باشە لەو ڕۆژەوە ئێوە بنەماڵی بازانیەکان و یەکێتی لە کەرکووک نەماون، وەڵڵای خەڵکی کەرکووک مرتاحە. خەڵکی ئێوەی نایە بەڕاستی. ئیتەمە قسەفشە چییە؟ کەرکووکە لە دەستمان ناوچی و ئەم بابەتانە با لە دەستی بێ کەرکووک چی کردەوە بە کەرکووک زەحمەت نەبێتەوە؟ بەدێشایی ئەمە موساڵەکە کە خۆ لێ حاکم بووی، پارێزگارێ هەبوو. دوو لە ڕووی ئێوە ئەگەر پاتاڵێکی و نەجمەدین کەریم مەحافیز نەبێت لە کەرکووکە چییە؟ یعنی دنیا گۆڕێ؟ چی کرد نەجمەدین کەریم جگە لە دزی و جەردەی و ڕاوڕوت و کاری بێڕەوشتانە؟ چیتان کرد ئێوە لە کەرکووک ئەوە موساڵە زەحمەت نەبێت؟ کەواتە فشە چی ئێوەی کەن؟ کەرکووکمان لە دەست چوو لە 150 خاچی کوردستان لە دەست ئێوە وایە کە چی؟ وەڵام من حەزەکەم هەولێر بەدەستی دنیا و بەدەستی بنەماڵی باجان نەبێ کاکە. ئێوە چی ئەوە چ وڵاتێنێت ئینسانتوان لە قسەیەکی تیا بکات؟ خەڵکی کەرکووک ئێوەی ناوێت تازە، وەڵای خەڵکی هەولێر و دووەکیش بنەماڵی بازانی ئێوەی ناوێت، ئەوت باشەکەی سێمەنی ناکەم. فشە چیکن؟ کەرکووکمان دەست دەسی بێت با بڕۆ چی یعنی؟ چیت کردووە؟ ئەگەر ئێوە شەهامەتتان هەبوایە، حیزب بوونایە، عەقڵتان هەبوایە، ئەو ساڵانەی کە لە کەرکووک بوون ئەتانتوانی ئەمەندە ئینسان بوونایە، ئەوەندە دیموکراسی خواز بوونایە، عەرەبەکان، تورکمانەکان، کوردەکان شانازی بە ئێوە کردایە، خۆیان بیان وتایە ئێمە هیچ کەسێکمان ناوێت تەنها یەکێکی پارتیمانەیە حکومان بکە، بەڵام ئێوە خەڵکی دزی و جەردەیی بوون لە کەرکووکە کاکە، خەڵکتان ئەڕفان، تعدا لە خەڵک، سیارە دزین، شت دزین، ئێوە خەڵکی ئێوە بوون کاکە، خەڵکی ئێوەی ناوێت. ئێستا خەڵکی کەرکووک بۆ خۆی موچەی هەیە، ژیانی هەیە، هەموو مانگی موچەی خۆی وەرەگرێ، ئازادە، کەس ناڵێکەڕێ بەچەند، کەس نایچۆسێنێتەوە، کچی ناڕفێنن، تعدای لێ ناکەن، ئابڕووی نابن، کەرامەتی ناشکێنن، تەواو کاکەش. تەواو من لەگەڵ چەندین سەکردێکێتیا قسەم کردووە، ئەم قسانم پێ وتووە، توتی وەڵا ڕاست
هەمومان کردیم ئێمە کردمان هەموو شتێکمان کرد بەڕاستی ئەو ساڵەی کە لەوێ بووین جگە لە خراپە هیچ چاکێکمان نەکردو چیتان کردو بۆ خەڵکی تا خەڵکی بڵێ ئای تخوا حەشت هاتووە بەغا هاتووە یەکێکی پارتی نەبێن ئاوی ئامنتونی بە باشن بەڕاستی تۆ کەیفی خۆتان کاک مەهدی فەتاحی بە قوربان با دەنگەکە ئاوازە کەم و ئەتوانیش ئاوە و دۆ دەقسەکانی خۆکە هیوادارم کە گوێ بیست بن کاک مەهدی فەتاحیم لەگەڵە لە دۆسەڵدۆرفەوە لە ئەڵمان ئەم کاتتان باش بەداخۆ من پێم خۆش بوو پێم باش بوو هەر بۆ قورسایی و گرنگی باسەکەش بە کامێرە بەشدارم وەڵای حەزمانەتی پێیج و لاپەڕەی خۆت نییە کاگارم هەرچیەکشم کرد نەمتوانی بیدۆزمە چەند جارش تێکسم نووسی و ئەدمینانی ڕۆم ئەگەر کەسێک لەوێ بێت بتوانێت هاوکاریم کە بەرحاڵ گرنگەوەی لەم باسا بەشدار بین و گرنگەوەی ئەمێژەکو هاوڵاتیەکی ئەو نیشتیمانە و چاودێرێک لەسەر بووبار و دۆخە سیاسی و ئابوورانی کە پێشتر گوزەراون قسەیەکمان هەبێەوە پێشە شتێک باسی ئەو حاڵەتی ئەمڕۆکەم کە لە بەغدا ڕوویداوە بەلای منەوە زۆر زۆر ئاسایی ئەوەشی کەکرێت بەشەکە لە سیناریۆ و پارتی وای نیشان بات کە نێنەرادیکی ڕاستەقینەی خەڵکە کات و ئەوانەی کە نەیاری کوردن لە عێراق و لە ناوچەکە تەنیا پارتی بە ئامانجەگرن بەڕاستی داوان نییە دواتریش ئەوەی کە زیاتر منی نیگەران کردو ئەوەیە لەسەر ئاڵای کوردستان و مزایدە زۆر زۆرەکرێت بە تایبەت پارتی ساڵانێکە هەر لە ژێرە ئاڵایە پەرلەمان داخرا هەر لە ژێرە ئاڵایە ئەندا پەرلەمان درایە بەرشەق هەر لە ژێرە ئاڵایە ڕۆژنامەوان کوژرا ڕخنەگر کوژرا شەڕی براکوژی کرا خەڵک برسی کرا دزی کرا لەشکری تورکیا و ئێران هێنرا یعنی شتێکی زۆر زۆر بێمانایە ئەوەی کە گرنگە کەرامەتی ئینسانە مقدسەوە کە گرنگە پەڕۆیەک نییە بەڕاستی خاک و پەڕۆ و ئەوانە هیچ شتێک نییە گەر ئینسان کەرامەتی و ئازادەکانی چێت لەژێر پرسیارەوە ئەوەشی کە کەرامەت و ئازادەکانی خەڵکی خسۆ لەژێر پرسیارەوە بنەماڵەی بارزانی پارتی بە دەرەجەی یەک و یەکێتی نیشتیمانی و حزابی کوردی لە باشووری کوردستانە بە دەرەجەی دوو ئیتر ئەم قسە قۆڕەترکەن مقدساتی کورد کەرامەتی دایکی سەردەشتە دایکی کاوەیە شەهیدانی حەڤەی شوباتە ئەو مۆزەف و کارمەندانەیە کە موتیان نەدراوەتێ ئەو خاکەیە مقدسی کورد کە تۆ لەشکری تورکیا و هێناوە 37 بارەگای فەرمیت بۆ کردوونەتەوە کەرامەتی کورد ئەوانن کە لە شەڕی براکوژیە داتان بە کوشت لەژێر تەپێک لەسەر تەپێک و گردێک و دۆڵێک بەسە ئیتر کەرامەتی کورد کاگارم زۆر سروشتیە بنەماڵەی بارزانی بەم جۆرە قسە بکەن لەبەرەوەی بەڕاستی من لە مێژەوتمە دارە تۆش خەڵکانی وەکو ئێوەش ئەمەشدان پێ کردووە کاک بنەماڵەی بارزانی خەڵک بەکەر ئەزان ملەتی کورد بە گەمژە ئەزان والله ئەگەر ملەتی کورد بە گەمژە نەزان ئاوا قسە ناکەن یعنی تۆ سەیری کەمانە هەستان ڕفراندۆمێکیان ئەنجام ما نەک ئەوەی کە ئێمەمانان دژی ڕفراندۆر بین بە پێچەوانەوە ئەوەی کە دژی ڕفراندۆم و دژی سەربەخۆی و دژی ئازادی خەڵکی کوردە بنەماڵەی بارزانیە کە لە 61ەوە بە بەرفیتی دژمنان دێن کارەکەن لە هەر کوێ جوڵانەوەیەک حزبێک ڕێکخراوێک شۆڕژگێرێک دروستە بێ ئەمان سەرکوتی ئەکەن لە هیچ شوێنێک تۆ بیهێنە بەرچاوی خۆ لە 61ەوە هەتاوەکو ئێستا ئەمانە بەحساوی خۆیان شەڕی چەکداریان دەست پێ کردووە بەراوردی ئەو شەڕانەکە کە لەگەڵ دژمنانی گەلی کووردا کردویان و بەراوردی ئەوانەی کە لەگەڵ کووردا کردویانە ئەسڵەن بەراوردی ئەو شەهیدانە بکە کە لەگەڵ کووردا بەحساوی خۆیان ناوناوە شەهیدوانەی کە لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتەکانی ترا ئەمانە درۆوەکەن لەگەڵ ئەو خەڵکە من بۆش بە حاڵی خۆم لەسەر 16 ئۆکتۆبەر قسەم زۆر زۆرە بەداخەوە یەکێتی نیشتیمانی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی تۆپەکان خسۆتە ساحەی خۆیان بۆ مانای کە زۆر جار وای نیشانەدەن کە خیانەتێک گروپێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتی کردووە کاگارم لە ساڵی 2014 دقیقاً پێم وابوو لە 30 ئابوو یەک ڕۆژ پێش سیوێکیات شنگایان تەسلیم کرد 10,000 پێشمەرگەی پارتی لەوێ بوو یەک فشێکیان نەتەقان 10,000 کچوو ژنی ئێزیدی لەوێ جینەساید کرا مەناوچەیەکی زۆر گەورە داگیر کرا لەلایەن داعشەوە کوان ئەوانەی کە پیان وایە خاکی کوردستان مقدسە و کەرامەتی کورد مقدسە ئەو کاتە بۆ نەهات نەبوو ئەو کاتە بۆ قسەیان نەکرد ئەو کاتە بۆ بە جینەسایدیان نەزانی یعنی ئەو تاوانەیە یا ئەو خوێنەی کە لە شنگارە ڕژاوە بەراوردی کە لەگەڵ کەرکووکە لەگەڵ کەرکووکە لە کەرکوو نەڕاوە لە 16 ئۆکتۆبەرە ئەگەر قەرارە خاکی کوردستان جیاوازی نەبێت لە ناوچێک بە ناوچەیەکی تر مەگەر شنگار و مەخمور و گیۆر و ڕەبیعە و ئەوانە چ جیاوازێکی لەگەڵ کەرکووکە دواتر لە 16 ئۆکتۆبەرە ئەوەی کەڵن لە 150 چەند لە ساعتنی لەو 150ەکە کەرکووکە بەشێکی زۆری ئەو ناوچانەیە کە پارتی و خۆی و هێزەکەی لێ بوون ئەکاگەران بۆ خەڵک پرسیار ناکە باشە لە
بەرگریمان لە کەرکووک و ناوچەکانی خوار کەرکووک یەکێتی نیشتیمانی گروپێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتیان کرد ئەی ئەوان بۆ لە گوێر و شنگار و ڕەبیع ئەوان دیفاع نەکرد ئەی ئەوان بۆ تەقیان نەکرد ئەی ئەوان بۆ ئامادە نەبوون یەک فیشەک بتەن بەرامبەر حەشد شعبی حکومەتی عێراقی تا لە پردێ و کاتێش پردێ مەترسی لەسەر هەولێر دروست کرد ئەگینا ئەوان ئەگەر هەولێریان لە کەرکووک بۆ گرنگتر نەبووایە هیچ وەختێ بەرگریان نەکرد ئەو بەرگریەکی سیناریۆ ساز بوو بۆ لەبەرەوە ڕێکەوتن کرابوو ئەو ڕێکەوتنەی کە ساڵێک لەوە پێش وشار زێباریش لە تەلەڤیزیۆنە عەرەبیەکان لەم ڕۆژانەیشا زۆر بڵاو کرایەوە ئاماژەی پێکات یەک ساڵ پێش بە 400 ملیۆن دلار حکوومەتی عێراقی و حەشتی شعبی و سوپای عێراقی بگەڕێتەوە بۆ شوێنانی پێش 2003 ئەمانە ڕێکەوتنی کراوە دواتر سیناریۆ دروستەکەن لە پردێ دواتر پیان سەرۆکی ئەو کاتەی بەرخۆی کردبوو بە سەرۆکی هەرێم و ماوەی بەسەراچوو بوو لە سەعات 12:30 شەو کە 12 دقەی پێما بێ ئەوروپا بوو لەگەڵ 2 دقەی کوردستان دەستی لە کار کێشاوەتەوە لە مێژووی مرۆڤایەتی حکومڕانیان نییە سەرۆکێک سەردارێک لەو کاتا دەست لە کار کێشێتەوە ئەویش بە فشاری وڵاتانی ئەقلیمی و نەودەوڵەتی ئەوەی کە 16 ئۆکتۆبەری دروست کرد ئەوە بێباکی و بەڕاستی سەرڕۆیی و مشەخۆری بنەماڵەی بارزانی گروپەکانی ناوێکێتی بوون ئەوەی کە ئێستا یەکێت پارتی و بنەماڵەی بارزانی قسە لەسەر چەند کەسێکی دیاریکراوە بە تایبەت یەک کەسە بکەن لە ناویەکێتیا ئەو کەسە تەسلیم نەبووە کاگارە من بۆ شتێک بۆ تاریخ بڵێم ئەوانە بەس باسی لاهورەکەن لاهوری شێخ زەنگی لە ناوێکێتی نیشتیمانی کاک مادی ئەگەر لاهوری شێخ زەنگی ئێستا تەسلیم وایە بە بنەماڵەی بارزانی تە هەر باسییان نەکەی یانوو بەخوا کوڕی چاکە کاگاران بدوو هەدەفیان هەیە هەدەفێکیان ئەمانە زۆر باسیەکەن کە پیاوی ئێرانە ئەگەر لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە تەنیا کەسێک لە ئێرانە نزگەوێ لاهوری شێخ زەنگیە بە تایبەت ئەم ڕائەیە ئەم هەژمونەی پارتی لە ڕۆژهەڵاتی شار جێگەی گرتووە ئەوانەی کە لەگەڵ ئێرانە دەستیان هەبوو ئەوانەی کە لەگەڵ پارتیا دەستیان هەبوو ئەوانەی ئەو دۆخی کوردستانی گەشتۆ بەێرە ئەوانە پارتیەکانی نێوێکێتین ئەوانن کە پارتی زۆرجار جیان نەکاتەوە ئەوانە سەفقاتی ملیاردەها دۆلاریان لەگەڵ پارتیا هەیە ئەوانە بەرژەوەندیان لەگەڵ پارتیا تەواو بۆ هەتا دروست بووە شتێک نییە بەناو کوردایەتی شتێک نییە لە بەرخاتری خەڵکو و کەرامەتی خەڵک و ئازادی خەڵک لە هەرێمی کوردستانە هەنگایی بۆ بدرێت ئەمانە هەمووی دروشمە لاهوری شێخ زەنگی پەیوەندیەکی باش لەگەڵ وڵاتانی ئەقلیمی و وڵاتانی هێزی دەسەڵاتدار بڕیار بەدەستی ئەوروپای و ڕۆژئاوایی هەیە ئەوانە بەدوو هەدەفیان دووشتە لە ناوهێنانی لاهوری شێخ زەنگی یەکێک ئەوەیە کە ئەو هاوکاری و هاوسۆزەیەک لە دەرەوە هەیە بۆ لاهوری شێخ زەنگی وڵاتانی ڕۆژئاوایی ئەمریکا و ئەوروپا کەمی کەن و تاثیر لەسەردانی وەکو باسێکی یارمەتیەکە درێ بە دەستگاکانی یەکێتی و تایبەت دەستگا ئەمنیەکان دوو لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە شەقامی کوردی و ڕایگشتی وای نیشاندەوە پیاوی ئێرانە و کاریگەری لەسەردا بنێن بیا لاهوری شێخ زەنگی ئەو کەسەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بە تایبەت لەلایەن بنەماڵەی بەرزانیەوە بۆ بە ئامانج و ئەگەر سەیریشی بکەی ئێستا باسی پاڤێڵیش ناکرێت باسی شانازش ناکرێت باسی ماڵی مام جەلالیش ناکرێت باسی هیچ کەسێک ناکرێت بەس لاهورە تەنیا ئەو نەبێت لەبەر چی لەبەر ئەوەی ئەم کەسە هەم لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە دەسەڵاتیە هەم پێک جەماعەتی ناو دەسەڵات لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە بەرفراون بووە هەم خەڵک لە دەرەوەی جەماعەتی نیشتیمانی کوردستانە دید و تێڕوانینێک و چاوەڕوانێکی تری لێ هەیە ئەنجا بۆ خۆی ئەگەر وەکو تۆ وتدا مەگەر ئەم پیاوە یا ئەوانی تر هەر کەسێک لە کوردستانە لەگەڵ ئەمانە شەریک نەبێت ئەوان بەو شێوەیەکەن بە ئامانج کە پێشتر کردویانە تا ڕادەیەکیش کاگارم لە ڕابردووە سەیریکەی لەم جۆرە حەملە و هێرشانە سەرکەوتوو بوون بەڵام ئەوەی کە ماوەتەوە بیڵێن بە پارتی دیموکراتی کوردستان و خەڵکە بە گەمژە ئەزانێ کاکە ئەو خەڵکە بەکەر ئەزانێ کاک ئارام ئەگەر ڕفراندۆم ئەو شتە پیرۆزە بوو ئەگەر ئەوە بوو کە ئەوان هەر پارتیەکتە بینی سێ بەردی خسوە دەسوو کە عێراقی تەلاقەیە بە هەندێک لە پارتیەکان جیاواز و پاسپۆرتەکانیان ئەدران ئەو مەسعود بەرزانی ئەیوت ڕاگەیانی ڕفراندۆم ڕاگەیانی دەوڵەتی سەربەخۆیە ئەمانە هەمووی ئەگەر وا بوو ڕفراندۆم شکستی هێنا 16 ئۆکتۆبەر دروست بوو ئەوەی کە پەلاقاژەیەک لە حکومەتی عێراقی و پۆستەکانی حکومەتی نوێی عێراقیە جێگەی خۆی بکاتەوە پارتی بوو ئەوە کێ بوو شەڕی سەر کۆماری کرد کێ بوو سەر ئەزان حکومەتی عێراقی بە بۆنەی بیانووی پارتیەوە دواکەوت پارتی تادیدی لە عێراقیەکان یەکرد ئەگەر یەکێتی و هەندێک کاندیدی ناوێکێتی لە حکومەتی عێراقیە بەشدار بن ئێمە بەشدار نابین ئەوە کێ بوو نێش وەزیری داد یەکێتی بێ ئەوە کێ بوو هێش و هەوڵی ئەدا سەر کۆمار خۆی بێ ئەوە کێ بوو هەوڵیدا دوای بێ بە سەرۆکی بووە بە وەزیری دەرەوە دوای کرا بە وەزیری ئەوانەی کە باسی دەوڵەتی کوردیانە کرد و باسی سەربەخۆیانە کرد و پێیان وابوو عێراق شتێکی ئەوتۆی نییە بۆ کورد و ناتوانێت وەڵامی پرسیاری تاکی کورد باتەوە ئەوانە بوون کە لە هەموو کەس
لە هەموو لایەنەکان بەو لایەنانەیشەوە کە دژی ڕفراندۆ بوون شەڕی خۆیان نەکرد لە عێراق خۆیان جێگیر بکەن. ئەلبەتە من بە بەڕێی خۆم لە 100 ساڵی ڕابردوودا خراپترین نوێنەرایەتی کورد لە عێراقا کرابێت لە دوای 2023 کردێت. بڕوا بکە کاک ئارام تەنانەت لەو نوێنەرانەی کورد کە حکوومەتی بەعز داینابوون تشریح و تەنفیزیان پێوتن زۆر لە یەکێتی و پارتی باشتر نوێنەری خەڵکیانە کرد. ئەگەر لە ساڵی 1920ەوە دواتر 26 حکوومەت پێگەیت حکوومەتی عێراقی لە زمانی مەلیکی و دواتر زمانی کۆماریە هیچ نوێنەرایەتی کورد ئاوا شکست خواردوو نەبووە. هیچ نوێنەرایەتی کورد ئاوا بۆ بابژەوەندی خۆی و بنەماڵەکانی نەچۆتە بەغا. هیچ نوێنەرایەتی کورد بەو شێوە یاری بە بەرژەوەندی کورد و بە کەرامەتی کورد نەکردووە. ئەمانە ڕاست ناکەن، ئەمانە کۆمەڵێکن لە بەرژەوەندی خۆیان نەبێت هیچ شتێک نازان کە کاتێک ئەمانە کوردستان ئارامە و هیچ کێشەیەکی نییە بەرژەوەندەکانی باڵای خەڵکی کوردستانی بەش ناکەن لەگەڵ هیچ کەسێکە کە کاتێک حاڵەتێکی وەکو ئەمڕۆ ڕووەدا هەموو گەلی کوردێن لەسەر خەتۆڵە مقەدەساتی کورد پێشێل کراوە. کاکە ئەوەی کە تۆ پێت وایە مقەدەسە لەژێرەوە ئاڵایە کێکی هەڵانی نەخۆر مامۆستا شەقی خوارد مامۆستا مناڵی حەب بە ساڵ گولەتان نابەسەریەوە. ئەوەی ئەمڕۆ لە بەغداد ڕوویداوە لە لقی پێنجان ڕوویداوە لە هەر شار و شارێکی کوردستان ڕووی باە کاک ئارام دەیان خەڵکیان قسە سەردان دەیان کەسیانە کوژ بنەماڵی نەئارەمەیەکیان دروستە کرد لە کوردستانە بە 6 مانگی تر نەدەتوانی کۆبوونەوەیەکی حزب سیاسیەکان پێک بێنیت. ئەوانە قەت نەیانتوانیوە بەرامبەر دژمنانی گەل چونکە لەلایەن ئەوانەوە یاریان پێدراوە ڕۆڵیان پێدراوە دژ بە خەڵک ناتوانن وشەیەک بڵێن. وشیار زێباریەک باز لە حەشی شعبیەکە لە بەرنامەیەک هەر ئەمڕۆ پەشیمانە بێتەوە داوای لێبوردنی کرد. داوای لێبوردنەکە و بە هێزێکی سەرەکی و قانونی و شۆڕژگەری عێراقیشان نەزانێت. بەڵام ئەوانە ئامادە نەبوون داوای لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن داوای لێبوردن کە موچە نییە. کاکە ناکرێت تۆ 30 ساڵان هەموو بەڵاو موسیبەتت بۆ خەڵکی کورد دروست کردبێت جورئەت و شەهامەتی ئەوەت نەبێ ئەخلاقی ئەوەت نەبێت. کاک مادی پێت وایە ئەگەر لە هەولێر بۆ نمونە خەڵکی هەولێر بچیان سەر بارگایکی پارتی بیان سووتێنن چەند کەسێک کوژ پارتی لە خەڵکی کورد وەکەوتۆ چەند کەس کۆبێتەوە نازانین لە هەولێر چەند کۆبێتەوە 100 نەفەر کۆبێتەوە 50 کوژ 1000 نەفەر کۆبێتە 500 کوژ. دەی باشە مانای ئەوە نییە ئەم بنەماڵێ بەس بۆ کورد ئازایە خۆت معلومە کاگاران مەگەر کەسێک ئەحمەق بێت یا کەسێک بە کرێگیراو بێت و لە پێناو بەرژەوەندەیەکی شخصی ئەم شتانە نەڵێت لە 61 وەرە سەیریکە خۆ بەدی کۆمنت هەیە بە ڤیدۆ هەیە بە نووسراو هەیە ئەمانە لە هەر کوێیەک وەکو تۆ وتت لە لایڤەکەتا ئەوان بۆیان گرنگ نییە ئەو شوێنە کێگەیە گرنگە کوردی لێ نەبێ و کوردێژەوان بەهێزتر نەبێت. ئێستا بۆ نمونە کێشیان لەگەڵ کوێ لەگەڵ پەکەکە هەیە چونکە لەوان بەهێزترە کێشیان لەگەڵ لاهورێ لە ناوێکی تیا بەهێزە جەماوەری هەیە دەنگی هێناوە کاکە لاهور لە کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستانە دەنگی شەرعی هێناوە ئەیکەن بە پیاوی ئێران کاک ئارام لە هەموو شۆڕژگێڕێک و سیاسیەک و چالاکەوانێک خۆم زیاتر بە دژمنی کۆماری ئیسلامی ئێران نزانم. کاک مادی بۆچی وە حەز ناکەی تۆزێ تاریفی لاهوری شەرجەنگی زیاترەکەی ئەوە هەدەف بۆچی مۆزوع ئەوە نییە کاگەرە من چاودێرێکم من بۆ خۆم با خەڵک وا تێ نەگات خۆ لە نزیکەوە باش من نەناسی من ئەوەندەی چالاکیم دژ بە کۆماری ئیسلامی ئێران هەیە ئەوەندە من چالاکیم لەسەر باشوور نییە. کۆماری ئیسلامی ئێران بە سەرەتان و بە سەرچاوی تیرۆریزمی ئەزانم وەک ئەوەی کە ئەیڵێن لەسەر کوردستان کۆماری ئیسلامی ئێران تەئسیریە هەیەتی بەڵام بەو شێوەیەش نییە کە خەڵکی کوردستانیان وا تێگەیاندووە کە کۆماری ئیسلامی ئێران هەموو شەقامێکی هەرێمی سلێمانی زۆنی سەوزی بەدەستەوەیە. کاگەرم پرسیارە لە تۆوەکەم یەک بارگای سیاسی هیچ حزبێکی کوردستان لە چوارپەتی کوردستان لە پارتی نییە هەمووی لە سلێمانی ڕاستە ڕۆژهەڵاتی کوردستانە حتا ڕۆژئاوا حتا وەکو باکوور پاکەکاڵی پێدا هەمووی لەوێ گروپێک لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە تەئسیریان هەیە بەسەر ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕێگەی ئێران و بارگەکانی حزبی دیموکرات کۆمەڵە حزبەکانی چیەکەن لە کۆیە چیەکەن لەسەر گوێز بۆ ئەوەندە پارتی ئەوەندە دیفاعیان لێکە ئەوەندە پەرۆشیان و ئەوەندە هاوخەمیان و یعنی پێت وایە ئەگەر کاک مادی یعنی تۆ پێت وایە ئەگەر یەکێتیت بەڕاستی پیاوی ئێرانە بۆچی هەموو حیزبەکان ڕۆژهەڵات لە مەنتیقەی سلێمانیشان کاک ئارام ئەمەش کۆمەڵە لەسەر گوێزە دیموکرات فلان هەموویان کاگارم ئەوەی کە پارتی بەداخەوە من پرۆژەیەکم بۆ جەنابتم ناردووە ئەعلان نەکردووە دقیق لەسەرەوە کارەکەم و کۆمەڵێک خەڵکی خۆت ئاسان ڕۆژنامەوان نووسەرمان لەگەڵایە کار لەسەر ئەوە بکەین و هەموویشمان کاگارم یەک بە یەکمان دژ بە کۆماری ئیسلامی ئێران چارەکمانەوە دوو کۆماری ئیسلامی ئێران ئەبێ نەمێنێت و کۆماری ئیسلامی ئێران ئەو وڵاتەیە کە سەرچاوی هەموو تیرۆریزمە و کاریگەریکی خراپی لەسەر ئێمەیە و دەست سوورە لە خوێنی کوردانی ڕۆژهەڵاتە بەڵام بۆ مانای نییە
ئەوەی کە ئێستا لەگەڵ پارتی بێەوە دژی کۆماری ئیسلامی ئێرانە ئەوەی دژی پارتی بێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئەم فەلسەفەیە دەقیقاً وەکو فەلسەفەکەی مجاهدینی خەڵقە مجاهدینی خەڵق بەداخەوە هەتاوەکو ئێستا فەلسەفەیەکیان هەیە ئەڵێ لە نێوان ئێمە و کۆماری ئیسلامی ئێرانە دەریایەک خوێنە ئەگەر لای ئێم بی دژی ئەوانی ئەگەر لای ئێمە نەبی لەگەڵ ئەوانی کاکەم فەلسەفەیەکی زۆر نامەنتەقە بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی کوردەوەەوە بزانن ئەوەی کە لەگەڵ پارتی نەبێت لەگەڵ ئێرانە ئەوگە لەگەڵ ئێران نەبوو لەگەڵ پارتیە وانە من بەڕاستی چ پارتی چ کۆماری ئیسلامی ئێران بە دوو لایانی زۆر مەترسیدار ئەزانم سەبارەت بە چارەنووس و جوڵانەوەی ڕەوای کوردە ڕۆژهەڵاتی کوردستانە و ئەوەشی پارتی لەگەڵ حکوومەتەیەک لە دوایەکەکانە کردوێتی حکوومەتی مەرکەزی ئێرانی دژ بە گەلی کورد هیچ حزبێکی تر نەیکردووە و ئەمەی کە بە تۆ باسی لاورت کرد من لاورم نەدیوە نایناسم نامناسیە هەتاوەکو ئێستا بەڵام ئەوەی کە دیارە ئەم کەسە لە ناوێکێتیا دەنگی هێناوە و جیاوازیش بیرەکات و لەوانەی کە بوون بە پارتیەکانی ناوێکێتی و لەناو و پێشم وایەوە لاور ئەو کەسە نییە و بیواش بیر ناکاتەوە شەڕ بەرامبەری پارتی ڕابگەێنێ بەڵام ئەوەندەی من چاودێریم کردووە یا بەدواچوونم کردو لە کۆبوونەکانەوە توێتی کاکە پارتی دموکراتی کوردستان حیزبێکەکەمە حیزبێک وەرە پێکەوە ئەم وڵاتە بەرین بەڕێوە کەم و کوڕێکە بەڵام پارتی بیرکردنەوەی پارتی ئاوانێ بیرکردنەوەی پارتی ئەوەی لەگەڵی نەبێت تەسلیمی نەبێت بە پێی عەقڵ و بەزاچی ئەو سیاست نەکاو هەنگاوننێ ئەو بە نۆکەری بێگانەی ئەزانێت ئەو بە دژمنی گەلی کوردی ئەزانێت تەماشاکۆ باسی یەکێتی یەکریزی گەلی کوردەکە کاگاڵم یەکێتی یەکریزی گەلی کورد چییە پێم بڵێ چییە ئەوانە چیان کردووە کاگارم لە 30 ساڵی ڕابردووە چیان کردووە بە زمانی کوردی زمانی کوردی بە پەیوەندی بە بیرینەتەوە زمانی کوردی ئەوەی کە وێرانیان کردووە لە زمانی کوردیەوە لە ئەدەبەوە لە هونەرەوە لە سیاسەتەوە لە هەمان تێگا بەسەریەکە کاک ئارام یەکش پێ بڵێن 90% سیاسیەکانی باشوور بە هەموو حزبەکان و کوردیەکان باش نییە کاکە کوردی قسەکردنیان باش نییە مامەسای زانکۆیە نازانێت بە کوردی قسە بکات ئەگەر کوردستان و خەڵکی کورد زمانی کوردی ئەوەندە مهمە تۆ لە 30 ساڵە چیت کردووە تۆ لە 30 ساڵە نەتوانی کێشەی جادە و ئاو و کارەبا کۆتایی پێبێنیت ئێتر تۆ باسی چی ئەەکەی کاکە زمانی چی و ئاڵای چی و کوردستانی چی و شتی چی دواتر من باوەڕم بەوە نەماوە کاکە من باوەڕم بە دەوڵەتی قەومیش نەماوە مافی خۆتە ئەو دێڕێ زۆر جوانە ئەڵێ مەرج نییە لەو شوێنەی کە لە دایکە بی نیشتیمانت بێ بەڵام مەرجە ئەو شوێنە بە نیشتیمانی خۆت بزانیت کە کەرامەت و ماف و ئازادەکانی تیاپارێز بێت کاکە تۆ وەرە ئازادی بۆ من بنیاد بنیە کەرامەتم بپارێزە ئەو هەستە ئۆتۆماتیک لە منە دروستە بێ منێک لە ئەڵمانیا تۆیەک لە هۆڵندا هەتاوە کوێسا بە کولتوریان بە زمانیان بە ئاو هەموو هەوان نامۆین بەڵام هەستێکی زۆر تایبەتمان هەیە بۆ وڵاتە لەبەرەوەی ماف و کەرامەت و ئازادیمان پارێزراوە کاکە تۆ وەرە پێویست ناکات تۆ بە ملیۆن و ملیاردەها خەڵک دۆلار سەرف بکەیت لە پێناوەی خەڵک بخێتە ژێر باڵی خۆتەوە وەرە کارەبا و ئاو و جادە و ئازادی و کەرامەت و موچە و بژێوی پێک بێنە خەڵک کاکە زۆر گرنگ نییە لەناو حیزبێکە تۆ ئەندامی بیت و ئەو حیزبەی خۆش بێت تەماشا کە لە هۆڵندا خۆ دەتوانیت بەدواچوون بکەیت گەورەترین حیزبی ئەڵمانیا ئەندامەکانی ناگەنە 500,000 20 ملیۆن دەنگەیەنێ کاکە گرنگ نییە تۆ ئەو کەسەی کە دەنگت پێدا ئەندامت بێ بەزەوەی گرنگام کەسە ئەندامت نەبێت و دەنگت پێ با لەبەرەوەی تۆ پێ باشە بڕوا بکە ئەگەر ئەو کولتورە سەقەتە خراپەی هەڵبژاردن نەبێ کەس دەنگ بەمانە نادا حتا بە یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێمان وایە نەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەنتیقەی زۆناشتێکی زۆر باشی کردووە ئەوەی کە بووە بە هۆکاری ئەوەی کە پارتی کە لەگا بێت و پارتی بەم شێوە حساب بۆ هیچ کەسێ نەکا و بەربەڕیانە هەڵسو کەوت بکات سەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی پێش کۆنگرێ کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵان بەشێکیان لەگەڵ ئێرانە بوو بەشێکیان لەگەڵ بەغا بوو بەشێکیان لەگەڵ پارتیا بوو بەشێکیان کەس نازانێت لەگەڵ کیا بوو هەتاوە کەسە دەسەڵاتێکی مرکزیان نیە ئێستا دوای کۆنگرە یەکێتیانە دەسەڵاتێکی مرکزی دروستکەن و ئەوانە کێشە بخەنە بینیانەوە ئەوەی کە بابێنەوە سەر 16 ئۆکتۆبەر من لەسەر 16 ئۆکتۆبەر قسەم زۆر حتا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر داخوایان تۆپەکە خەنە سەر ساحێکوانەوە کاکە پێش ئەوەی کە 16 ئۆکتۆبەر دروست بێت لە 13 ئۆکتۆبەر ئابێمە ڕووبایە لاهور جەنگی ڕایگرتووە ئەمانە لە کۆبوونەوە بوون لە دوکان بیرت یە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە نێوان فازڵ میرانی بە لە بەختیارا بوو پێم وانێت ئەتوانم بڵێم هیچیان نەوت نیو ساعت قسەیەکە هیچیان نەوت بڕۆ لە یوتیوب سەیریکە خراپترین کۆنگرەی ڕۆژنامەوانی لە تاریخی بەشەریەتایە ئەسڵ لێیان تێ نەگەشتین ئەوە تا لەو کاتا گەبیرت شەبیات بۆ سنوورەوە گەر لێمە کاکەکارە بە تەواوی گوێم لێتە بەڵێ لەو کاتا گەبیرمان لە حەشتی سەعبی سوپای عێراقی هاتبووە سەر سنووری هەرێمی کوردستان خەڵک لە دڵە ڕاوچیا بوو
چی بکێت چی نەکرێت چی ڕوونەدا چی ڕووبدا لاهور لەوێ کەوتۆتە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە 3 ڕۆژ 2 ڕۆژ شتەکەی دواخستووە ئەمانە پێش ڕێکەوتنیان کردووە بگەڕێنەوە و دوای ئەوە ئەمانە هەستان چیان کرد هاتان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان کرد بە ئێستایشەوە من تێنەگەشتم لە دەرەنجامی ئەو کۆبوونەوەی لە دوکان کراوە حکوومەتی عێراقی بێت یان نێت شەڕ بکرێ یان نەکرێت چی بکرێ باشە هیوادارە ئەوانەی کە گوێبیستن و خۆشت بڕۆی بە دوواچوون کەی سەر کۆنگرە ڕۆژنامەوانیە بکەیت ئەوەیشی کە شەهید بۆ لە 16 ئۆکتۆبەرە بەشێکی زۆریان لە ساڵانەوەیانی کەتین باشە قەی ناکە خاکی کوردستان ئەگەر خیانەتی لێکرا و بە کۆمەڵێنە خاک فرۆشان ئەی شەنگال کێ فرۆشتی ئەی مەخمور ئەی گوێر ئەی دەشتی مووسڵ ئەی ڕوبایعا ئەی هاتار نزیک هەولێر ئەی خۆوانە پارتی لێبوو هەر لە 16 ئۆکتۆبەرشە تەسلیم کرا ئەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامەکانیان ناڵن ئێوە 400 ملیۆن دۆلارتان وەرگرت لەگەڵ عەبادیدا بە چاودێری ئەمریکا جا بۆیە 16 ئۆکتۆبەر خیانەتێکە هەردوو لایەن کردویانە بە ڕێکەوتنیش کردویانە درۆش ئەکەن و بەشداریشن ئەوەی کە وەکو تۆش وتە دواتر زۆر گرنگ نییە کاکە بارەگایەک لە بەغا سووتێ بۆ بارەگاکانی هەرێمی کوردستان چ خێر و بەرەکەتێکیانەوە بۆ خەڵکەتان لە بەغا بێت یاڵا من حەزەکەم ئاسەواریشی نەمێنێت دەستیەوە خۆش بە سووتانی نه یەکچی پێڵم کاگاران پارتینە کاکە بارگای کەتی چ خێریکێ مەڵبەندی یەکەتی لە ناوەڕاستی سلێمانیە باشترین شوێنی استراتیژی چ خێریکێ بۆ لێوا بێ هیچ یا مەسەڵەن حزب ئیسلامیەکان یا حزبەکانی تر بارەگا چییە کورە بارەگا هیچ نییە بارەگای ئەوەتان لێک دو خەڵک توی تێگا ئەزانی خەڵک ڕوونەیە بچێتە بارەگاوە دابریشێ بۆ دوایەوە لە کەرکووکیتان کرد 11 سانە ساڵی تر پارتی و یەکێتی حکوومەت کردووە 15 ساڵ دوو مدیری پۆلیسیانە بوو 2 بەڕێوەبەری ئاسایشان هەبوو 4 بیرنەوتی تیا بوو دوانی یەکێتی و دوانی پارتی بوو باشە ئەگەر ئەم نەفەرێکی بفراندێ ئەو نەفەرێکی فران بپرسە ئەگەر ئێوە کەرکووکتان بۆ گرنگ بواە ئەگەر خاکی کەرکووک و خاکی کوردستانتان بۆ گرنگ بواە ڕێزی و خەڵکەتان نەگر ڕێزی کەرامەتیتان نەگر ڕێزی ئازادیتان نەگر ئاوادارتان نەکردەوە بڕۆ لە 13 ساڵێت چیان کردو شەقامێکیان ئاوادار نەکردوێتەوە هەموو نەوتی کەرکووکیانە فرۆش بە تەواوی دینە نەوتی کەرکووکیان نەدا بە کەرکووکەکان ئەوە ئێوە بوون کە حەشی شعبی هات کەرکووکەکانیان و ئەمانجا باشتر من کاتی خۆی یەک نمونە بۆ بگەڕمەوە هەباڵ ئەبوبەکر خۆی هەڵبژاردبوو بۆ پارێزگاری سلێمانی یەکێتی نیشتیمانی و برادرانی یەکێتی نیشتیمانی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە مێدیاکانی لە مێدیا فێرمەکانی خۆشیانە بەتایبەت نووسرا و بیسرا و بینرا و باسی ئەویانە کرد کە بەعسیە من لە پاڵتاک و کاتە قسەیەکمان کرد وتم دواتریش لە بەرنامەیەکە وتم یەکێتی نیشتیمانی باش نییە ئەم قسە بکە وتیان بۆ وتم کاکە ئەگەر هەواڵۆ بکرد دەنگ بێنێ یا بەعسێکی لە ئێوە پێ باشترە یا باوەڕی بە ئێوە نەکردووە وایەوە نییە دەنگیشی هێنا ئەگەر هەواڵۆ بکە من باوەڕم بۆ نێ باسی بوو بێت با دیارم بابەسەر بەراورد یەکەم لەگەڵ کەرکووکە پەیوەندی بەم باسی خۆمانە نییە و ئەگەر بەعسیش ئەوێڵەن بەعسی باوەڕی بە ئێوە نەکردووە تەماشاوکە لە دوای 16 ئۆکتۆبر خەڵکی کەرکووک بڕۆ سەیری کە چۆنیان تۆ پێشوازیانەکرد نەگەوەی حەشی شعبی بە باش بێت حەسبی سعدی باش نییە بەس ئەوان زۆر خراپبوون زۆر خراپبوون حکوومەتی عێراقی باش نییە بەڵام ئەمان زۆر خراپن کاکە ئەمان شەرعەتیان بە سەدام داوە سەدام 2 ملیۆن کوردی کوشتووە ئەوە تا بڕۆ خەڵکێک 92 لەدایک بۆ پرۆفایلەکەی ئەکا بە وێنەی سەدام کاکە ئەمە کێوای لێکردە زۆر گرنگ نییە مامەڕیشە حکومیکا بارزانی حکومیکا نەوشیروان سەباح باوکی من حکومیکا گرنگەوەی چی بوو ئەکا ئەمانە نەیانتوانی هیچ بکەن خەڵک ئومێدی بۆەوە نەماوە سەرانی یەکێتی و پارتی ئێستا بتوان وەڵامی پرسیاری ئەو خەڵکە بنەوە پرسیاری ئەو خەڵکە ئازادیە نانە ژیانە جادەیە ئاوە کارەبایە پاراستنی کەرامەتیانە ئەمن و ئاسایشە کاک ئارام نەفەرە کوژێ لەو کوردستانە بە 20 ساڵ کەس نازانێت قاتڵکێیە نەفەر لە سلێمانیا کوژە قاتڵەکە لە بەغای هێننەوە بە 2 ڕۆژ بابە خۆڵە کەریش هەستەکە کە ئێوە چۆن ئیشەکەن یعنی بێعەقلیش هەستەکە ڕاست یعنی خۆی ئەمانە نەک ئەوەی کێشن بەڕاستی بوون بە بەڵا ئەجا بۆیە ئەگەر خەڵک ئاڵای بە کوردستان ئەگەر خەڵک سوکاری بە ئاڵای کوردستان کە یا ئاڵای کوردستانی بۆ گرنگ نەبێت یا ئەم دروشمە درۆ کوردایەتی ئێوەی بۆ گرنگ نەبێ ئەوە حەقی خەڵکە ئەوەندە لەژێر ئەم ناو دروشمانە درۆتان لەگەڵ خەڵک کردووە کەرامەتی خەڵکتان سۆ لەژێر پرسیار کەس باوەڕتان پێ ناکە بە کورت و مختصری 16 ئۆکتۆبەر خیانەتێکی ڕەش و گەورە و پیسە لە ناوچاوی یەکێتی و پارتیا و ئەمە هیچ گروپ و هیچ لایەنێک
گیان ناکاتەوە وەدابێ خەڵک لەوە تێبگا جیاوازی نێوان کەرکووک شەنگال دووس مەندەلی خانەقین مەخمور ڕوبەیعە دەشتی هەولێر ئەمانە هەمووی کوردستانە ناکرێت تەنیا باس لە کەرکووک بکرێت و ئەگەر ئەوانە کەمال کەرکووکی لە کەرکووک نەبوو کاکە ئارام یەک ڕۆژ پێشەوە شەفشی نەکرد بە قەناسێکەوە ئەی کووە مەسعود بەرزانی نەیوت من لە کەرکووک ڕێفراندۆمەکەم و خۆمێکێکم لەوانە ئەچم بۆیە ئەی بۆ نەچوو ئەڵێن کەمان کەرکووکی توێتی وەڵا فارسیەکەم باش نییە بۆیە کە شەڕم نەکردە دژی حەشی شعبی ئەوانە چکەوان زۆربیان سەر بە ئێران کاگارم ئەزانی چۆنە هەزار جارمان و تووە برای من دەوڵەتی ڕاگەین دەوڵەتی کوردی شتێکی زۆر ئاسانە مایکرۆفۆنێکێنی 4-5 ڕۆژنامەوان و تەلەڤیزیۆن بانەکەی ڕایگەین تو ئەوانیش ئەگەین بە هەموو دنیا بەڵام بەرپرسایەتیەکە زۆر گرنگە ئەوەی کە پێش ڕیفراندۆ بیش من 2 بەرنامەم لەسەر بابەتی ڕیفراندۆم هەیە باسی بەرپرسایەتەکەم کردووە بەخوا خاڵە مەهدی ئەوەی پارتی وێشێتی بە کوردیان بە 30 ساڵە بڕواتە بێ بەعسیش نەیکردووە خۆیان ئەڵێن بڕۆ بە حزوری لەگەڵ یانە دابنیشە حتمەن تەلەفۆن بۆ تۆکەن و ئەوان قسە لەگەڵاکەن یەک وشە ڕەت ناکەنەوە یەک وشە کاکە بەعس چەند ئافرەتیان فەساد کرد لەو سلێمانی لەو هەولێر و دۆهۆکا کاگارم چەند ئافرەت وەڵا نازانم کاکە ئەمانە تەماحیان کردوتە کچ و ژنی هاوڕەکانی خۆیان من لە بیرم یاد لە عەرزتا ئاسمانیان فرۆشتووە من پاکانە بۆ بەعس ناکەم کاک مەهدی مناڵ بووم لە پێنجۆن جاری کەش باسم کردووە گوندێکمانەیە بە ناوی هەڵگێنە جوندێشی عراقی تعدای لە ژنێ کردبوو لە ئێمە لە پێنجۆن مەرکەزێکمانە بوو ئەم بە عینەکەی ساحە بوو لەوێ سێداریان چەقان هەموو خەڵکیان کۆ کردەوە لە حکومەت بەعس سەدام حوسێن لە سێدارەیە یاوتی لەبەرەوەی تعدای لە خەڵک کردووە من خۆم ئەوم بینیوە لە مناڵی قەت بێم ناچێتەوە بەس مۆزوع کاکی برا سەدام 35 ساڵ حکمی کردووە ئێمە وەکو تۆ پەرگری لە سەدام و لە حکمی فاشیزمی سەدام ناکەین سەدام حوسێن ئێستاش دروست بێتەوە من هەردەشیم قسە لەسەر ئەوە نییە خەڵک هەڵال لێکدانەوە بۆ قسەکانمان نەکات سەدام 35 ساڵ حکمی کرد بینایەکی بەناوە نییە دوکانێکی بەناوە نییە 100 مەد عەرزی بەناوە نییە شتێک بڵاوتۆ لە فەیسبوک نازانم قسەی خۆیەتی یا دروست کراوە بەڵام هەر شتێک بێت بۆ لای منە فەلسەفەیە ئەڵێ عەلی حەسەن ڕەجی نازانم چی داگیر کرۆبان یەکاڵێ کاکە بۆچی تەڵێ بۆ خۆم ئەڵێ ئەگەر ئێمە قەرار بە لە عێراق بمێنینەوەی خۆمانەوە گە قەرارش بنەمێنینەوە بۆچیمانە ئەم فەلسەفەیە ئاخر قسەکان تەواوکەی کاک مەهدیجان لەبەرەوەی کاتەکەمان زۆر برد بەهەرحاڵ بە کورت و مختصەری لە ساڵ ڕۆژی 16 ئۆکتۆبەرە من بۆ خۆم هەموو ئەوانە کە لە 30 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستانە حاکم بوون بەشدارن تاوانبارن پێویست ناکە هیچ کەسێک جیا بکرێتەوە و جیاوازی تۆ نەی لەسەر شنگال قسە بکەی ناتوانێت لەسەر کەرکووک قسە بکەی نەی لەسەر سیوێکی ئاب قسە بکەی ناتوانێت لەسەر 16 ئۆکتۆبەر قسە بکەی نەی لەسەر کاوە قسە بکەی ناتوانێت لەسەر سەدەش قسە بکەی نەی لەسەر پەرلەمانی کوردستان و ئەو سوکاری بە پەرلەمانی کوردستان بکەی کە کادری دەرەجە حەوت و دەی خۆیان نێرنە ئەوێ ناتوانین قسە لەسەری شتێ بکەی بە ئەزانی چۆ کۆی هەموو ئەو کێشانە ئۆباڵی سەرکردایەتی سەرانی ئەو دوو حزبەیە دەسەکانی خۆشە بە ساقەوە شەوگاری خۆش بەڕێزان ئەزانی چۆنە عەسی مەسەلەکە ئەم پارتیە زۆر سێرە بارەگایەکی لە بەغا داناوە ئەڵێ سووتانیانە تۆ ئێوە دیفاعم لێکەن ئێکاکە بارەگا بۆ بێتە بەغا چاوە ڕاستەکەی من بارەگای تۆ خۆم ئێمە بەدەست خۆتەوە گیرمان خواردووە اینجا هاتووە ئەزانێ کە حسابی بۆ ناکاو هەموو کورد حەزەکە ڕسواکەن لە بەغا و ئەمانە کە شێڵە ئاڵای کوردستانیان سووتان و ئەیانە بەناوی ئاڵاوە خەڵگە ئاڵخەڵەتێن کۆرە بڕۆ بەلایشی خۆتەوە بابەجیان ئاڵای کوردستان بەدەست بنەماڵی باجانە بێ هیچ قیمەتی بۆ ئێمە نییە کوردایەتی بێ بنەماڵی بازانە هیچ قیمەتی بۆ ئێمە نییە بەڕاستی بنەماڵی بازانی ئەبێ ئاڵای کوردستان پیس نەکەن لیان سەندێتەوە ئاڵای کوردستان بەدەست پارتیەوە بێ یا بەدەست حەشی شەعبیەوە بێ هیچ جیاوازێکی نییە بەڕاستی هەردووشیان سوکاتی بەو ئاڵایەکن کە ئاڵای کوردستانە ئەبێ بنەماڵی بازانی باش ئەو ڕاستیە بزانێت خەڵکی کورد ڕقیان لە ئێوەیە ئێوەیان ناوێ بەڕاستی هوشیار سێباری دیفاع و سێباریکەین وەڵا حەزەکەین دوو منە شەق من بەق نییە با باش بزانین بۆ دیفاع لەواکەین کاکە من ئیتر کاتتان ناگرم خۆشەویستان شەوگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ و حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە هەر بژین